ماوەی چەند مانگێک نەخۆش کەوتیت و لەسەر جێگا بوویت خەریک بوو جەستت لە کار بکەوێت باسی و کاتەمان بۆ بکە و بزانین ترست لە مردن هەبوو؟ ڕاستە من ساڵی 2017 تووشی نەخۆشیەک بووم گوتیان جەڵتەیە گوتیان جەڵتەیە لە عەسابی هەفتەمیدا لای ڕاستەم بە کاملی هەموو ڕاوەستا ینی لە نینۆکی پێی ڕاستەم تاوەکو وەگاتە گوێچکەم و ئەو لای بەڵ ئاسر سەر ببوو هەستم بە هیچ شتێک ناکرد بەڵام شکر بۆ خوا ئەوەی کە باست کرد گوتت لە عیلەکەتان قورئان خوێنەیە شتێکی وەها هاتە پێش کە ئیتر نامەوێت زۆر بە وردی بچمە ناو تەفاسیلی ئەو بابەتە بەس ڕەنگە توانم ڕۆحانیەک کاری لە من کرد کە باش ببم و چاک ببمەوە زۆر دوعایان لەسەر خوێندم. لە مردن ناترسایت؟ کەس نییەم لە مردن نەترسێ بەس وەڵاهی من ئەو کات نا زۆر بیرم لەو شتانە ناکردەوە. بە هیوای تەندروستێکی باش. قوربان سوپاس. بەڵام شکر بۆ خوا ئێستا زۆر مەزبووتم. زۆر کەسانی شەبن گوتیان وەڵاهی کارمەند ئەوەندە مەشروبی خواردیتەوە لێی داوە جەڵتە لێی داوە لایەکی ڕاوەسەوە ئەسڵ و ئەساسی نەبوو دوور بوو لە ڕاستی.